سڵاو لە ساڵانی ڕابردووە هەر یەک لێمە کاتێک کە باسی ئەو شتا نامۆیانەمانە کرد باسی ئەو شتانەمانە کرد کە بۆ ئێمە جێ شانازی بوو ئەو بوو کە ئەمانوت ئێمە چەند میلەتێکی تێکەڵیم چەند میلەتێکین احتیفازمان بە کللتور و احتیفازمان بە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان کردووە و هەمیشە تێبینیمانە بوو لەسەرەوەی شەرمێکە ئەگەر بۆنەیەکە بێت ئەگەر دایکت پێویستی بێ ئەگەر باوکت پێویستی بێ ئەگەر کەسێکی نزیکی پێویستی بێ تۆ ئامادە نەبیت لە تەنیشتەوە ئەگەر ڕووداوێک بەسەر کەسێکی نزیک تا هات تۆ لە تەنیشتەوە نەبیت بەڵام بەداخەوە نازانم بڵێم بەداخەوە یان بڵێم وا هاتووە دۆخێک دروست بۆ ئێستاکە لە مناسەبە هەرە گەورەکانە لە بۆنە گەورەکانە سەیرەکەی پەیوەندی نێوان کچ و دایکێک بە نامەیەکی کۆپی سۆشیال میدیا بێ نامەکەش دەستنووز نییە ناینووسێ ئەو نامێژ لە کەسێکۆ بۆی هاتوو کۆپیەکە بۆ دایکێنێرێ بۆ باوچێنێرێ قسەکە ئێمە لەم بەرنامەیە دیاردەی کاڵبوونەوەی ئەو شتەیە کە ئێمە ناومان نابوو سیلەی ڕەحم کە زۆر شانازیمان وەکو میلەتی کورد پێوە کرد و زۆر تێبینیش بولامان کە میلەتانی دنیا سیلەی ڕەحمیان نەما و پەیوەندی کۆمەڵایەتەکانیان لاواز بووە ئایا ئەو شتەی کە ئێمە شانازیمان پێوە کرد ئێستا ماوە و ئەگەر ماوە لە چه ئاستێکایە بەر لەوەی میوانەکان بناسێنم بۆ بەرچاوڕوونی ئێوەی بینەر و میوانەکانیشم پاکێجێکمان لە خەڵوەتگەی پیری ئامادە کردووە بابینەرگی کستەیە؟ بەڵێ دوو کوڕ و دوو کچم هەیە چەندێکە نەیانت بینیوە؟ بەعام ڕەحم نەماوە ئێستا وای لێ هاتووە هەموو بوویتە پارە کوڕ لەگە باب ناگونجێن باب لەگە داک ناگونجێت لەبەرەوەی کە ڕەحم نەما ئیتر هەموو شتە کۆتایی پێدێ ئەمڕۆ کەسە بۆ خۆیتی هەر کەسە بۆ خۆی هەوڵ دەدا کام وایە خەڵکەکان گەنجەکان ئاگایان لە داکوباویان بی ڕێز لە داکوباوی خۆیان بگرن بزەیان پێیان بێتەوە خەڵکی هەوەندە دنیا ئەوەندەی نانی کە خەڵک ئەوها بێڕەحم بی و سەرێ ڕەحم نمیێ جاران ئێمە جەژنان تەماشا هەموو دەچینە لایەک هەموو یەکترمان ئەپرسین وەڵڵاه جیران نەخۆش بایە هەموو جیرانەکان سەریان لێدا یارمەتیان ئەدا ئێستا بۆ وایە برا ئاگای لە برای نەمایە هەستەکەی وڵادەکانت سیلە ڕەحمیان بۆ تۆ ماوە؟ بە ماون وەنیان؟ بە گلەی تێ لێیان؟ نەوەڵدا مەگە ئەوان گرم من گرم ئەوانە چەندێکە نەیان بینی بۆ نمونە ئەسا حەزەکەی بیان بینی؟ سێ مانگە وڵەگەنە پێش ئەم مانگە هاتوون بەگام و هیچ کێشەمانە بووە بیریان دەکەی؟ ئەسم بیان دەکەم کەسێ دایک و باوکی خۆی دەکە حاضر باوک بیری ئەوڵای خۆی دەکە چەند منداڵ تێ تۆ؟ وەڵاهی ئێستا سێ کوڕم هەیە یەکیشم هەیە بەبێرە و کوڕەکەم لە سەیداوایە خێزانەکەی مامۆستایە و کرێت چێ فەقیرەی هیچ دووشمان هەیە نەم گۆت یەک ناتەواوە یەکەشی دانەمەزرایە هیچ بێ مەعاشە خۆت پێشتر چی بوویت هەیە با بڵێن تەقاوتی خۆت؟ تەقاوتیم فۆزی پۆلیسی هەرێم هی کوردستان هەولێر بوومە ئەی تەقاوتەکەت پارەکەت چی لەکەی؟ وەڵی دەیدەمەوە کوڕەکە لۆ کرێخانی و مەجبورم بدەمەوان ئەریت بکەم بە خۆشماتی مێهێنانە و سەرە لێ دەدەن؟ بەخوای ناوەڵە سلێ ڕام دو هەندێک خراپ نایە وەختی پارەکەی دێ دوای نایە
بەس لە وەختی پارەکە دێ لە وەختی پارەکەی دێت بەهێنایی کاتێککە موچەوەرەگری دێ پارەکە بەو دەڕوە تەلەفۆن لێ دەکەن دێ بەس ئەگەر پاشترێ نایە پاشە دەرم لۆ کاکە زازا سەرچی لە من ئەمەوە لێرە حیب نەبی مەجالمان نیە لە ناو دایرەکە زیەکە وایە بەزانگۆ لۆ جازار سەرچی لە منانە لۆ پارەکەی بە خێرایی دێت خەریکە بیرمە چێبتان ناسێنم بە خۆشحاڵیەوە هونەربەندی ئازیز بوران خۆشناو زۆر بە خێربەی بۆ کەمیشە حەزەکەم لە بەرنامەکانمە کەسایەتی وەکو جەنابتان یعنی مەرج نییەوە هەر تەنها باسی هونەر بکەن گرنگە لەم دۆخانەشە قسەتان هەبێت چکە ئێوەمانان بەڕاستی گوێتان لێگیرێ بە خێربەی دواییە پرسم بینینی ئەو ڤیددیۆی بۆ هونەرمەندێک چییە؟ سارا موحسین جەنابە بە خێربەی دکتۆر جان لە سلەیمانی و تەشریفێنا و ئازێتە کێشە زۆر بەخێری واروەها پیاوی ئاینی قەشا زەیا شابە نوێنەری مەترانی ئەنکاوە جەنابیشە بە خێر بێک و پیاوێکی ئاینی پێم خۆش نەبوو و پێشم خۆش نییە دینەکە بناسێنم بەڕاستی ئێمە ینی کوردستان بەشێکی و دیاردەی کە باسمان کرد ئەو فەلسەفە و فۆرمی پێکەوە ژیانە خەریکە بەداخەوەش کاڵە بێتەوە بۆیە وەکو پیاوێکی ئاینی لێریت جنابی شێ بە خێر بی پێما بێ حاجی کاروان ناسانی نایە جنابی شێ بە خێر بی حاجی جان وەک پیاوێکی کەسایەتیەکی ئاینی توانم بڵێم جێ دەست هەیە لە زۆر سێکتەری کۆمەڵایەتی لە کوردستانە جنابی شێ بە خێر بی بۆم گرنگ نییە و ناشمێ ناوی دینەکەت بێنم بەڕاستی جنابی شێ بە خێر بی حاجی کە ئەو ڤیددیۆیت بینی هەست چی سپاس وەڵام من ئەمەوێت لە دوو بەعدەوە سەوکەم کۆمەڵگای کوردەواری دوو شت تەحەکومی تیاکە یەک ئاین دوو عرف ئەو ئاداب و ئەخلاق و بەها جوانانەی کە لەناو کوردستانە هەیە بە قەناعەتی من ئێسش ئەگەر لەگەڵ میلەتانی ترا بەراوردی کەی ئەوەنەی لەناو کوردایەتی لەناو کۆمەڵگای کوردەواریە ماوە بەڕێی من لەناو هەر چوار پارچە کوردستانیشە ئەوەندەی ئەو عرفە کۆمەڵایەتیە لە ناو کوردستانە یان لە ناو کوردەواریە ماوە لە ناو خەڵکی تر زۆر خراپترە لە ناو قەومی عەرەب خراپترە لە دەرەوەی عەرەبیش ئەتوانم بڵێم خراپترە بەم دۆخەی ئێستاشەوە بەم دۆخەی ئێستاشەوە بۆ لەبەرەوەی ئێمە ئەتوانی بڵێ تا حدێک درنگ کراینەوە بەسەر عالەمە و درنگ ئەو تەکنۆلۆژیای کە ئێستاکە وای کرد ئەم سیری ڕەحمەدا بچڕێ یعنی تقریبا تەئسیراتی تا حدێک لەسەر ئێمە وەکو کۆمەڵگای کوردەواری تا حدێک ئەتوانی بڵێ کەمتر لەسەر نەتەوەکانی تر دووەم شت ئەوەی کە تەحەکوم بە میلەتاکە مەسەلەی ئاینە یعنی ئەوەی کە تا ئێستاکە ماوە ئەم دوو شتە ئەم بابەتی ڕاگرتووە ئەم خزمایەتی و دۆستایەتی یەک ئەو عرفە جوانەی کە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە کە جاران ڕئیس عەشیرەتی ڕیشسپێک لە عائیلەیە برایەکی گەورە باوکێک لە ماڵەوە کە قسەیەکی ئەکرد عائیلەیەمی کۆ کردەوە هەمووی وەکو مامۆستا و تەڵەبە لە سەفێک دابنیشتن جۆڵایر بوون ئێستاکە ئەوە نەما ئەو گەورەیەتیە لە عائیلەیە یا ئەو ڕیشسپێتیە لە عائیلەکە نەماوە بۆیە سێرەکی ئەم سیری ڕەحمەت بچراوە دوو حیساب نەکردن بۆ ئەو تەوجیهە ڕەبانیە ئەو تەوجیهە خواییە کە ڕەب العالەمین لەڕێی قورئانەوە یا لەڕێی ئاینەوە بۆ لەڕێی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانی ناردووە کە ئێمە دەستی پێوە بگرین تۆ تەسەوڕەکەی یەکەم شتێک لە دوای مەخلوقاتی مادی خوای گەورە دوو شتی خەڵق کردووە لایەنی مادی لایەنی معنەوی خەڵق کردووە لە دوایەوەی کە لایەنە مادیەکەی لە بوونەوەر بە هەموو شتەکانەوە خەڵق کردو لە خەڵقیەتی خۆی تەواو بوو لە دوو لایەنە معنەویەکەی دوو شتی خەڵق کرد یەکێکیان تەوبە بوو ئەوەی تریان سری ڕەحم بوو سری ڕەحم پێشی مەخلوق پێشی ئینسانەکان دروست کرد یەکەم شت لایەنە معنەویەکەی دروست کرد حتا ئەفەرمێ شەجنەة من الرحمن یعنی چۆن ئەڵێ یعنی بەشێکە لە ناوی خۆی خوای گەورە نامێکی ڕەحمان و ڕەحیمە ئەفەرمێ اشتقت لك من اسمی بەشێک لە ناوی خۆمدا بە تۆ هەر کەسێک قەتعت بکە من قەتعی سری ڕەحمی لەگەڵەکەم کەواتە یەکەم شت لە ڕووی معنەویەوە رب العالمین دروستی کردبێ مەسەلەی سری ڕەحمە بۆ لەبەرەوەی سری ڕەحم ئیدامە ئەدا بە حیاتی ئینسانەکان بۆیە من حەز دەکەم جەنابێت لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانت دەک دانیشتوون ئێمە بۆ چوار تۆڕ قسە بکەین یەک تەئسیراتی لە ڕووی ئاینیەوە چکە تەئسیر لە دینەکە بەڕاستی دوو تەئسیراتی لە ڕووی
نفسی ئینسانەکە لە ینی سیۆلۆژی ینی جسمی ئینسانەکە لە ڕووی نفسی ئینسانەکە سێ تەسیراتی ئەم بابەتە لە ڕووی خێزانیەوە چوار لە ڕووی کۆمەڵایەتی و مەسایری ئەخلاقیاتی ناو کۆمەلگا و پێنجەم لە ڕووی حەزارەوە تۆ تەسەوڕەکەی ئەم مەسەلەی ئەم بابەتە تەنها مەسەلەکە دابڕانی باوکو کوڕ نییە مەسەلەکە ڕوخان و داڕمانی ئەو حەزارە بەشەریەیە کە بەشەر دروستیەکە بە دەلیلی ئەوەی بۆ نمونە کە باسی ئیسلامیان باسی مەسیحەتی ئەکرێ ئەوەی کە ڕای گرتووە تا ئێستاکە ئەو مەسەلەی سیرە ڕەحمەیە یەکێک لە هەرە گرفتەکانی ئەوروپا بۆ حەزارە جوانی کە ئێستا دروستی کردووە نەمانی ئەو سری ڕەحمەیە تۆ لایانی تەکنۆلۆژیات بەقوتکە لایانی حەزارەت بەقوتکە بەڵام بۆ نمونە تۆ بەشەریەت نەمێنێت چی لێ دێ یعنی من لەوانەیە لە بەرنامەی جەنابەت لە شوێن تروتومە بە ئیحسای ڕسمی ئەمریکا بە ئیحسای ڕسمی ئەڵمانیا و بە ئیحسای ڕسمی ئاخر ئیحسای ساڵی 2010 یابان کە یابانیمە چەند دڵمان پێی خۆشە ئێستاکە 160 گەنجی یابان بیر لە ژنهێنانە ناکاتەوە بیری لە ژنهێنان نەکردوێتەوە نەک مەسەرەن مەشروعی بێ یان هەیبیانەی بێ هەر بیری لێ نەکردوتە ناوی هەر بێنێ ئێستاکە ئەو جیری کە گەورە بوو ینی لەم بینە شارێک لە شارەکانی ئەڵمانیا شارۆچکەیەک لەوانەیە بڵێن بەقەت چەمچەماڵ بێ بۆ نمونە ئەو شارۆچکەیە 100 کەسی ئەڵمانی تیانە مابوو ئێستاکە بە کێ ئاوەدان کراوەتەوە بەو ئاوارە سووریانە بە کورد و عەرەبی سووری ئاوەدان کرایەوە ئێستا بڕۆ حەبووی بۆتە سووری ینی یەک شارێک چۆرە بووە بۆ لەبەرەوەی سلێ ڕەحم نەما زەواج نەما خۆشەویستی نەما باوکو کوڕایەتی نەما لە نەتیجەیە شارێک بە کاملی لە نەتیجە ئەم حەزارەیە کە دروست ئەکرێت لە ڕووی مادیەتەوە لە دەرەنجانی نەمانی سلێ ڕەحم حەزارەکەش بۆچە دروستیەکەی دەستخۆش ساراخان وەکو مامۆسایەکی زانکۆ وەکو دکتۆرێک بەڕاستی ئەم دیاردەیە بە بۆچوونی تۆ ئێمە وەکو ڕۆژنامەنووس ئەوە تا مامۆسایەکی ئاینی وەکو مامۆسا کاروان وەکو حاجی کاروان مەسەلەن پێی وایە کامە خەتەرێکی گەورەیە هەم لە بۆعدە دینەکەی و هەم لە بۆعدە کۆمەڵایەتێک و ئێمە ئیسارەی بابەتەکەکەین لە ڕۆ کۆمەڵایەتەکەیەوە بە بۆچوونی جەنابەت لە ناو زانکۆی تۆ لە ناو خەڵکای بەر خەڵکەکەی بەر خانمانەکەی لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە گەیشتۆتە ئاستی مەترسیدا یا مەترسیە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی زعیفی و سیری ڕەحم نەمێنێ چونکە بەشێک لە خەڵک پێی وایە ئەم شتە جۆرێکە لە ڕۆشنبیری ئەگەر تۆ کەسێکی گۆشەگیر بیت و زۆر پەیوەندی بە خەڵکەوە نەکەیت بۆتە کللتور بەڕاستی ئایا کامی دیوە ڕاستەکەی ژیانە بەڕاستی فەرموو لە ڕاستیە ئەم بابەتە دەتوانم بڵێم مەترسێکی گەورەیە نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە مەترسێکی گەورەی ئەبینن بە بەراورد لەگەڵ کۆمەڵگە خۆرئاواییەکاندا چونکە ئەوەی کە کۆمەڵگەی کوردی لەسەر بنیاد نراوە دەتوانین بڵین بەشێکی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیەیە کە دەرەنجامەکەی بەهۆی لایەنە مادی و معنەویەکەوەیە وەکو حاجی کاروان ئاماژەی پێکرد ئەوەی کە ماوەتەوە و تەسیراتی لەسەر کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی هەیە بوعدە معنەویەکەیەتی کەواتە لەم ڕوانگەیەوە دەتوانین بڵین ئەم بوونەوەرە کۆمەڵایەتیە ئێمەی مرۆڤ کاریگەرین لەلایەک بە ژینگەی کۆمەڵایەتی لەلایەک بە ژینگەی خێزانی کەواتە پەیوەندی کۆمەڵایەتی چییە؟ پەیوەندی کۆمەڵایەتی هەڵقوڵاوی ئەو دابوونەریتەیە کە دەرەنجامی هزرە ئاینی و هزرە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی بۆیە ئەوەی کە ئێستا دەبینرێت ناوی لێ ئەندرێت کەمبوونەوەی سیلەی ڕەحم یاخود نەمانی پەیوەندی کۆمەڵایەتی بە شێوەیەک لە شێوەکان دەتوانین بڵین هۆکارگەلێکی لە پشتە ئێمە ناتوانین بڵین خودی خۆمان بە هەر هۆکارێک بێ بە هەر هۆکارێک بێ مەترسی هەیە لەسەر ژینگەی کۆمەڵایەتی پێکەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان مەترسی هەیە چونکە وەکووت لە سەرەتایە وتم بەشێکی بنیادی کۆمەڵگەی کوردی لە دەرەنجامی ئەو لەدایک بووە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی شانازی کە ئێمە هەمان بوو یانی وەکو میلەت هەمانە خارە بورهان یعنی یەکێک ئەوە بۆ یەڵدەم خارە لە بەرۆی کە هاوڕیانە با قسە بکەین یعنی یەکێک لەو شانازی کە ئێمە ئامان کرد ئەو بوو کە ئێمە میلەتێک و ئەهلێکی زۆر تێکەڵ و ئەوەی یعنی مەترسیە گەر ئێمە چێنە شانازیەکانمان لە دەسەی نەگەن ئەم شانازیێشە جیامانەکاتەوە لە گەلانی تر لە چوارچەوەی بەدەنگەوە هاتن دڵنەواییکردن یەکتر قبولکردن کە ئەمانە هەمووی کللتوری نیە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانن بەڵام بەداخەوە ئێستا ئەمە بۆتە عیبە ئەگەر من سەردانی تۆ بکەم ئەمەی کە بۆتە جێی شانازی ئەوەیە کە من کەمترین دراوسی خۆم بناسم ئەمە لە ڕووی پەیوەندیە خێزانی و کۆمەڵایەتیەکەیەوە دایک و باوک پیان خۆشە مناڵەکەی هەتا چواری ئێوارە لە قوتابخانە بێ و دواتر بێتەوە بخەوێ کەواتە تۆ چۆن ڕای ئەهێنیت و ئابدەیتی ئەەکەیتەوە لەسەر ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە بۆیە لێرەوە دەمەوێت ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم خودی مرۆڤەکان نین
لاوازی پەیوەندی مرۆڤەکان نییە لە چوارچێوەی ئەم سیلەی ڕەحمە بەڵکو ئەوەی هۆکاری سەرەکیە گۆڕانە لە شێواز و لە جۆری ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە کە ئەمەش بێگومان لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر جیاوازە. ئەو ڤیددیۆی کە بینیمان ئەو ڤیددیۆە ئازاریای بێگومان زۆر ناخەژێن بۆ کوردێک ئەو جوڵێنێت بێگومان ئەمەیە سیلەی ڕەحمی کە جیامانەکاتەوە لە هاوڵاتیەک یاخود کەسێک کە لە بیانی بێت یاخود لە دەرەوە بێت. بۆیە ئەم شتە دەتوانم بڵێم لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر جیاوازە کە دواتر هۆکارەکەی زیاتر ڕوونەکەمەوە بڵێ. دەستخۆش وەک هونەرمەندێک کە کاتێک ئەو ڤیددیۆ ئەبینیت و لێچیتەوە ئەمە ێسا لە کوردستانە ئەم کەسانە ڕەنگە وەکو سیستەم ئاسایی بێت خەڵۆتگەی پیریتە بێت چوزانم وەکو چۆن دایانگەیەکەیە بێ ئەوە شەبێت بەڵام کە بیری لێکیتەوە هەرێک لەوانە خاوەنی چەند نەوەیەکە بەڕاستی لەناو ئەو نەوانە سەرباری ئەوە شێشتا هەر نەوەکانیان متەهم ناکەن ئەوە سیلەی ڕەحم لای ئەمان ماوە بەڵام ئەوی کە نەماوە لای جیلە تازەکە و نەوەکانیانە وەکو هونەرمەندێک چی لەسەر ئەم دیاردەیاڵێ. کاک دەروون سپاس بۆ بەڕێزت و سپاس بۆ ستافی ئەو بەرنمەیە کە زەحمەتیان کێشاوە لەگەڵ و من سوپاسی ئەو بەڕێزانش دەکەم. بەڕاستی ئەو ڤیددیۆیە کە ئێستا بینیم زۆر ژێنەر بوو زۆر ئازاریدام بە تایبەتی هەمویان و من ئەوەی کە ئەو بەڕێزێک کە قسەی کردگوتی من خانە نشینم و سەرباری ئەوەی کە خۆی لە خەڵوەتگای پیریە بەبێ کەسی پێتر ئەو بەڕێوەبەرایەتێ بەخێوی دەکات بەڵام ئامادەیە لێرەشدا موچەکەی خۆی بداتە کوڕەکەی بۆی محتاج نەبێ. بەڕاستی من ئازاری دام شێرێکم هاتەوە خەیاڵ دەڵێ لە خۆبایی بە جوانی تەوڕۆ مەنازە یادگارەکان ئەزیزم پڕ لە نازە لە تاڵی سوێری ڕۆژگارە لەگەڵ تابوو عشقی دێرین لامەدە بۆ عشقی تازە. زەمن بەڕاستی ئەو گۆڕانکاری یاخود ئەو چڕانی پەیوەندیە ڕۆحیە کۆمەڵایەتێکە لە ناو باشووردا بە حکمی من پەیوەندێکی جەنابەت دەزانێت پەیوەندێکی تۆکمە و تونند و تۆڵم لەگەڵ هەر چواردە و پارچەی کوردستان هەیە ئەو پەیوەندی ڕۆحیە پچڕانەی کە لە باشوور هەیە تاکو بە ئەندازێک لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژ ئاوان نیە. دەستخۆش ڕاست کاک گوران تۆ هونەرمەندێکی قۆڵی لە هونەرەکەی خۆتا و دەمێکی شەکاری هونەریەکەیت و بڵێ ئەوەندەی من ئاگاداریش بمۆک و هاوڕێ ینی زۆر بە حەزەرەوە ئیشەکەیت بۆ هەستی ینی بە هەست ئیشەکەی لە گۆرانەکانتە. بڵێ ینی پێ وایە بەشێکی زۆری قسەی خەڵک ئێستا مەسەلەن ئەوەیە کە هونەری ئێستا هونەرێکی کاتیە و زۆر ماوەیەکی کاتێکی کەم ئەمێنێتەوە پێ وایە هۆکارەکە ئەوەی ینی بەو هەستا بەو سیلەی ڕەحمە بەو خۆشەویستیەوە ئیشی بۆ ناکرێت بۆیە تەمەنی هونەریش کورتە. من ڕێزم هەیە بۆ هونەری ئێستا بەڵام بەشی زۆری هونەری ئێستا دەبین وەکو شنەبایەکە بە بەرگوێتا دەگەڕێتەوە. ئێستاش ئەگەر لە کۆڕێک لە مەجلیسێکە دابنیشین من پێم وایە بەدەگمەن کەسێک دەبینی بڵێ فلان گۆرانی فلان کەسم بۆ بڵێوی ئێستا کە لەو جیلێک کار دەکات هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو مێژوەی کە هونەرمەندانی بەر لە ئێمە خزمەتێکیان کردووە یاخود ئەو هونەرمەندانگنەیە کە ئێستا لە باری هونەردا کار دەکەن و لە هەمان ستایلی هونەرمەندە ینی پێ وایە ئەوەش پەیوەندی بەو سیلەی ڕەحمە بەڵێ ئەوە دقیقەن پەیوەندی بۆ هەیە کاک دەروون بۆیە شوا دەڵم چونکە وەکو باسم کرد تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای هونەری هەولێر دوای تیپی دوهۆک دامەزرا کۆمەڵێک شاکاری زۆر جوانین لە ساڵی هەشتایەکان و لە سەرەتای هەفتاکان سەرەتایی هەشتایەکان لە هەفتاهەشت و ئیتر لەو هەست دەکەی ئەو بەرهەمە هونەریانە ئێستاش لە گوێچکەی هەموو تاچێکی کورد ئەوەی کە لە جیلی ئێمەماناندایە و پێم وایە جیلی ئێستاش خەڵکانێکێک تام و چێژ لەو هونەر و لەو کەلتورە چێژ وەردەگرن بەڵام بابەتەکە لێردا ئەوە بۆ لە دوای حکومڕانی کوردی ئەو پەیوەندی ڕۆحیە کاڵ بۆ خەریکە بەرەو نەمان دەچێت. تخوا حەز ناکەم لەم بەرنامەیە باسی سیاسەت نێزانی بۆچی سەیریکە ئەمە سیاست نییە زۆر بۆم گرنگ بۆ قسەی کە تۆ کردەکە ینی پلاندانم لەگەڵ برادران ئاڵم کاکە تکایە با لەم بەرنامەیە باسی سیاست نەکەین بەڵام بەداخەو خاڵی ینی هەر ئەبێ ئێمە ئەمری واقعە هەموو شتەکان دوجار لەژێر بە دیوێکی سلبیشا بەداخەوە جان ئەفۆ من کاک دەروون ئێستا بەر لە بەرنامەکە جەنابەت باسی کارێکی هونەری منت کرد من خەریکم خەریک کارێکم تقریبان 6 مانگێک دەبێت تەواوم کردو بە ناوی ناڵەی نیشتیمان
من بۆ ناوم داناوە بۆ سێدەیەم لەبەر ئەوەی هەموو ئەو شتانی کە لەو بەرنمەیە ئێمە باسی دەکەین و بە تایبەتی ئەو پچرانە پەیوەندی کۆمەڵایەتی و لەگەڵ چەند بابەتێکی تێ کە گوزارشت لە خەڵکی هەرێمی کوردستان و لە واقعی کە ئێستای تێدا دەژین کارەکانی من گزارش لەو بابەتە دەکاتن من وەکو هونەرمەندێک ئەو کارم کردووە لەبەر ئەوەی خوێنەوەیەکم هەبووە بۆ مێژوو لەگەڵ واقعی ئێستادا چەندی بیر دەکەمەوە چەندی ئیترسان جۆرێک لە جۆرەکان کە کاری بۆ دەکاتن هەز دەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕووخان و بەرەو داڕمان و بەرەو ئەوە دەچێت کە ئینسان تووشی ئەحباتێک بێتن بۆیە بەڕاستی لایەنە هونەریەکە لەو وەرەدا فەرامۆش کراوە پێ دوایە هونەرمەندانی جددی کاریگەریانە بێت لەسەر گەڕانەوەی چکە ئەمە ئەرکی دەستە جەمعەیە بەڕاستی گەر ئێمە باسی دیاردەیەگەکەین کە خەریکە لە دەستمانەچێ ئەمانوێت لە دەستمان نەچێت پێ دوایە هونەر ئەتوانێت ئەم پەیوەندیە دروست کاتەوە هونەری جددی بەڵێ هونەری زیدی خۆی هونەر پامێکی مرۆڤایەتیە پامێکی جوانە پامێکی ڕۆمانسیە پامێکە لە خزمەتی هەستی جواندایە ئەو پەیامە بەتەنیا بە هونەرمەندان و بە چکە ئەوە کاری دەوێتن ئەوە پەیامی ئەو پەیامی کە جەناب بەزەکە دەکرێت لە ڕێی هونەرمەندان و لە ڕێی بوارەکانی ڕاگەیاندنا کاری بۆ بکرێت بەڵام دەبرێت دەوڵەت وەزارەت پەیوەندان ئەو گۆرانی باسمان کرد بە کورتی جوابم بەرەوە گۆرانی باسمان کرد یاجابی شخصی خۆشمێ بۆ بەرهەمە چەند ساڵ پێش ئێستا لەگەڵ عەشقا توامەوە وڵا لەگەڵ تیپی مۆسیقای مەولەوی کردم 25 ساڵێک پێش باشە سەرەتای شعرەکەیم بۆ بڵێ با پرسیارێکە لێت لەگەڵ عەشقا توامەوە وەکو خەونی ڕابوومەوە لە خەڵوەتگای باوەشی تۆ ئەمری شیرینم ڕەش کردووە ئێستا پیری موغانم کەس ئاوەڕێ لەو دڵی من ناداتەوە باشە ئەم شعرە ئەگەر ئێستا ئەگەر پێ دوایە و عەشقە لە ئێستاە هەیە نەخێر باش من هەم شادەگریم بۆ عەشقا دەستخۆش تۆم دوا نەخست بیستم گوێ لە مامۆسا بگرین ئێمە ماڵمان لە سابووکەران نزیک کەنیسەکە بوو هەمیشە کاتی خۆی عجابم هەبوو بۆ پەیوەندی مەسیحەکان کە زۆر پەیوەندیکی تونگ و تۆڵ و نزیک بوون لەیەکەوە ئەمەی ئەم دیاردەی باسیەکەین کاریگەری لە ناو ئێوەشا دروست کردووە ئەو پەیوەندیانە لای ئێوەش کاڵ بۆ تۆکو مەسیحەکان پێشەکی زۆر سوپاسان دەکەین بەرنمەیەکی زۆر هەستەکەم کە گرنگە ینی لەو کۆمەلگای ئێمە لە بۆ ئەمڕۆ بەتاکیت ئێمە کە باسی ڕەحم دەکەین ینی ڕەحم بردن ینی خۆشەویستی ینی عاتفیە لەسەر یەک ئەوە یەکەم جار دەست پێ دەکات لە خێزان علاقە ینی پەیوەندی نێوان دایک و باوکو و مناڵەکانیان ئەوە ئەساسە باش طبعا ئەو پەیوەندی ڕەحم ینی ارتباطی بڵێن پەیوەندی خوێنی هەیە خزم و کەس لەگەڵ یەکتری باش چۆن یەکتری ئەو علاقاتە بپارێزن لەگەڵ یەکتری طبعا نەک تەنیا لە بۆنەکان ئەبێ ببینە بکرێن بە وەسیلەیەک باش من ئەمەیە پێت بڵێم لە ناو مەسیحەکانە لە کوردستان ئەم کێشەی سیلەی ڕەحمە هەیە یان ئێوە باشە نامەش هەیە هەیە بەڵێ چونکە زانی چییە لێرە ئەو ژیانە سادەیەی کە هەبوو پێشی چەند ساڵێک ئێستا ئەوە نەماوە ینی گۆڕاوە وەسایلی تەکنەلۆژیایە وەسایلی ئیتیساڵاتە بۆ نمونە بڵێ مۆبایل ئێوەش جەژنەکانتان بەنامە ئێستا عینی شت بەنامە وەکو ئیشارەتت پێدە جەنابەت کە نامەیەک ئەینوسوم تعمیمی ئەەکەمەوە بۆ ئەوانی تریش نسخە منه ئیلا ینی ئەمە بۆ علاقاتی اجتماعی ئەوە کۆتایی هات تا ڕادەیەک ینی گۆڕا هەرچەندە ئەو کاتێکە با بڵێن مجتەمەعەکەمان مجتەمەعێکی بچووک بووین بەڵام ئێستا مجتەمەع بەرەو فراوانتر دەچێت التزاماتی زیاترە بە بۆچوونی جەنابەت وەکو پیاوێکی ئاینی بەڵێ مەترسی هەیە یان ئاسایی ئەم دیاردێ ینی ئەتوانە بڵێم تا حەدێک مەترسی هەیە ڕاست بەڵێ چونکە تەفەکوکی خێزانی هەیە لێرە ڕاست ینی خێزان جودابوون بۆ نمونە ئەو نسبەی تەلاقی ئێستا هەیە پێشان نەبوو بۆ نمونە نسبەی تەلاق لێک زیابوونەوە یان شوکردن حتا خزم و کەس و کار و ناسیاری یەکتری بە لە یەک مەنتیقا بە ئێستاوان نییە خەڵکە چێ لە ئەوڕۆپا ژن دەخوازی لە شوێندە لە یابان لە ئەمریکا بۆ نمونە یعنی ئەمە لە خزم و کەس و کاری خۆی جودا بوو ڕاست ئەو علاقاتە هەر یەکەمان بە هۆکارێک لەوی ترمان ئەڕۆ بەتاکید
حاجی کۆمەڵێ لە دوانمان وەرگرتووە هاوڵاتیان با بینەری ئەوانە بین دواتر ئیتر ئەچینە ئەو دیوەی بزانین چارەسەر دەکرێنیان ئەوە خۆمان بەشلی بینە دەست شەپۆلەکە و بزانین بەرەو چۆمانە بات بینەر بن. خوشکتەیە ئەبرێ برا برام هەنا چەندێکەنیانت بینیوە وەلا لە مێژەرم دینی براکار مەلا جێنەی دیتم براکە مەسوشکارم نەدینیوە دەمێکەنت بینیوە ئەرولاوەتی برێنی لە پێش رەمەزانیوە هەز ناکەی سیلی ڕەحم کەم بۆتەوە لە کۆمەلگایە بەرەوە لە کەم بوویتەوە لە باو کۆڕۆن و مۆڕۆنەوی لە باو ڕێقەتەکردنەوە ئەو چەندێکە براکانت نەبینی وای براکانم زوو بینم بەڵام وەکو خزمەکانی تر مام و ئامۆزا و خاڵ و ئەو شتانە بەڕاستی کەمکەمەیان بینم ئەی خوشکان چەندێکەنیان بینی وڵای خوشکەکانیشم بینیوە بەس بەخوا هەر درێنەوانیژە بینم هەموو هەفتەی جۆرەێکی 15 ئەم بنەمۆڵ خەرفەت بینەوە ئەیکودوب نووسم چکێتمە چکە ڕۆژێک دێتن هەوایەکێکدو نەبینن دگانە ئەیکودوی کودو نانووسن ینی کوڕێ بڕێ منە کوڕێ مۆمی خۆ نانووسێت دیە وجاف تشتانەوە بینەمایە کێم بێ ڕەحم نەمایە وەکو جۆرە ڕەحمە زۆر بۆ جۆرە عالم سەرێک بەچوو جۆرەکەیکە نەخۆش بە هەموو سەردۆنەوەت کرد چەندێکە براکەت نەبینیوە وەڵی براکەم دەکان نەبینیوە بۆ جێژنەی شش خوشم یعنەکە ماڵی خۆیان هەیە ئەوانشم نبینەوە بەس دایکم نێم نێزیکە دایکم بینیوە خوشک و برات لە ژیاندا ماون بە لە برایەکان و خوشکان لە ژیاندا ماون چەندێکەنیان بینیوە بەخوا جاروێ مەنگ دەبە جارێ دو هەفتە دەبە جوارێ هەفتەیەک دەبە حەسەبە کاتەکەیە حەسەبە کاتەکەی لەبەرەوەی لە حکمی ئەوەی کە مۆبایل هەیە ئێستا ڕۆژانە خەرک بە مۆبایل یان بە ئینتەرنێت یان بە فیسبووکە ڕۆژانە قسە لەگەی دەکاتن سیلێ ڕەحم وەکو جاران نمایە وەکو زەمانەکانی کەم بەفکردن لە هەشتایەکان و هەفتایەکان قەنەعەت بێ خەرک هاتوویەکی نەکرد بە ڕۆژانە نەچوو بە نالێکنێک نەخوارد بە لەوانەیە خۆی بە زۆر کەم تەرخەم دەزانیت دەستخۆش حاجیجان پێشوی بێمە لای تۆ باسی هوەرمان کردیانی وتم هوەر ئەتوانێ ئەم دیاردەیە ئەگەر قەرارە دیاردەیەکی خراپە و لە شوێنێکی خراپە کۆمەڵگەی کوردی بەرەو لە ناوچوونی دیاردەیەکی گرنگە چێکە بوو بە کلتورێک کە جێی شانازی بوو بۆ هەمومان باسی هوەرم کرد کاک بورهان وتی بەڵێ هوەر ئەتوانێ ئەم شتە هوەری جددی ئەتوانێ ئەم شتە بگەڕێنێتەوە و هەرواشە ینی ئەگەر ئێمە بینەری فیلمەکانی ڕۆژاوا بین فیلمێکی هۆلیوود بین حاجی مەسەلەن و ئەگەر سەردانی وڵاتە شەکەی کە ئەزانی ئەو فیلمانە مبالەغەی تیاکراوە نەخۆشەویستی بەو شێوەیە ماوە ناخۆشەویستی و پەیوەندی بینی دایک و ینی مناڵەکان وەکو یەکماوە بەڵام سەیرەکەی فیلم و دراماکانیان هەمیشە ئایانێ بە فیلم و دراما و گۆرانی و هوەرەکەیان ئەو وێنەیە هەر کاڵ نەکەنەوە هەر بە خەڵک بڵێن هەر بە هاوڵاتیەکانیان بڵێن کە ئەمە گرنگە بێ دایک بێ خۆشەویست بێ عشقەوە بێ هەز ناکەی میدیا ئەوەندەی ینی بە من قسە نەکەم چکە تۆزێک بەشێک لە هاوپیشە میدیایەکانم منیان خۆش نایە لە بڕووی کە بە بۆچوونی ئەوان وایە کە ئێمە زۆر لەوانین بەڵام نایەمە حەدمان نییە لە کەس بین بەڵام باسیەوەکەم کە میدیای کوردی ئەوەندەی خافڵە ئەوەندەی بە دوای تیشێرت و کابۆکەی و سمت و نازانم کوێی فلان و فیسار کەسەوەیە ئەوەندە بە دیار ینی ئەوەندە ئەوداڵی ئەم دیاردە خەتەرانە نیە ئەم دیاردە ترسناکانە نییە بە بۆچوونی ئێوەش دەست خۆش بۆ ئەو پرسیارەی کە وروژانت بڕاستی ئەگەر باسی ڕۆڵی میدیا بکەین نەک هیچی کەمتر نییە لە هەموو ئەو هۆکارانەی کە پێشتر ئاماژەمان پێکرد لە دیوە ئاینی و کۆمەڵایەتیەکەی کە خۆی لە خودی خێزان ئەبینیەوە و هەروەها لە سیستمی پەروەردەی و دوجاریش لایانی هوەری دەتوانم ڕاشکاوانە پێت بڵێم میدیا کاریگەری لە هەر هەمووی زیاترە میدیا دەتوانێت کۆمەڵگەت بۆ ئاراستە بکە لە بەرەوەی میدیا چەکێکی دووسەرە چۆنی بوێ دەتوانێت گەشە بە پەیوەندیە نەک تەنیا کۆمەڵایەتیەکان بەڵکو سیاسی و ئابوووریەکانیش بە لە هەمان کاتیشدا تێکی بشکێنێ میدیا زۆرترین کاریگەری لە ئێستایا هەیە هەتا دێ ئەم کاریگەریەش لە هەڵکشاندایە وای لێ هاتووە بۆتە بەشێکی دانەبراو لە ژیانی ڕۆژانەی هەر یەکێک لە ئێمە نەک تەنیا خودی میدیا بەڵکو دەتوانی بڵین تەکنەلۆژیا بە شێوازێکی گشتی دەتوانین بڵین کۆنتترۆلی هەموو جونگە کۆمەڵایەتیەکانی کردووە ئەگەر باسی ڕۆڵی میدیا بکەین بڕاستی میدیا دەتوانین بڵین لایانی ئەرێنی هەیە لایانی نەرێنی هەیە کە ئەمە پەیوەستە بە خودی ئەو کۆمەلگایەوە کە دوجار چ جۆرە سیاسەتێک بەڕێوەی دەبات میدیاکانی ئێمە ئەوەندەی بەڕاستی من
وەکو پێویست ئاماژە بە ڕۆڵی میدیا ئەەکەم سەبارەت بەم پرسە کە دەستە خۆش بێتۆ هەمیشە بەرنمەکەت وەکو سەقفێکە بۆ هەموو دیاردە جیاوازەکان ئەمە مجاملە نیە من لە چەند شوێنی تریش بە جەنابتم وتووە ئەو بابەتانەی کە بابەتی گرنگ و هەستیارن لە ناو کۆمەڵگە جەنابەت پەنجەیانە خەیتە سەر دەست خۆشیت لێ ئەەکەم ئەم بابەتە دەبێت میدیا ڕۆڵی کارایی هەبێ بەڕاستی هەی بووە نەخێر وەکو پێویست نەیبووە میدیا بۆ عقلی پێناشکەیان ناهەوێت بەڵێ لە لایەنە سلبیەکەی ئەزانی میدیا ئێستا خەریکی چییە؟ توانم پرسیاری میدیایش لە تۆ بکە میدیا زیاتر خەریکی هەڕاجی کۆمەڵێک شتی لابەلا و کۆمەڵێک درامایە کە بۆتە هۆی تێکشکاندنی کللتوری کۆمەڵگەی کوردی. کۆمەڵگەی کوردیش چییە؟ ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیەیە کە شیرازەی خێزانی لەسەر بوونیا دەنرێ بەڕاستی. بۆیە دەتوانم بڵێم میدیا ڕۆڵێکی سلبی بینیوە. میدیا ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ناگێڕێ. دەزانی میدیا وەزیفەی چییە؟ میدیا بۆچی دروست بووە؟ میدیا بۆ خزمەتی کۆمەڵگە و بەرژەوەندی گشتی دروست بووە لە چوارچێوەی کۆمەڵێک وەزیفە و ئەرێکدا. یەکێک لە وەزیفانە وەزیفەی کللتوریە. هەر خۆی میدیا وەزیفەی کللتوری هەیە. کوا وەزیفەی کللتوری نییە، یعنی غیابی وەزیفەی کللتوری هەیە لە ناو میدیای کوردیە. لەلایەکی تر دەتوانم پێ دوای عقلیان پێناشکێ بەشێک لەو میدیانی کەوا ئیشەکەن دەزانی چۆنە هەموو یان وەکو جوان وەسفەکەیان هەڕاجی کۆمەڵێ شڕوشیتاڵی ئەم هەڕاجە لایەنێکی دەتوانین بڵین مەبەزدارە هەندێکیشی لە بێ ئاگاییەوەیە واتە ئەزمون و شارەزایی لە پشتەوە نیە لەبەرەوەی میدیا لە هەرێمی کوردستان نەیتوانیوە ڕۆڵی ڕاستەقینەی ئەخلاقی و مرۆیی خۆی وەکو پێویست بگێڕێ. یەک خاڵی تریش بۆچی میدیاکانی ئێمە بەم شێوەیەن لە بەرامبەر هەموو پرسە چارە نووسازەکانە نەک تەنیا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەبەرەوەی هەمیشە ئەچینەوە ناو سیاست لەبەرەوەی هەمیشە بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی کۆمەڵایەتیەوەیە. دەستخۆش جا ئیزافە لەسەر ئەوەی پامەکەی دکتۆرێ سەیری کەناڵەکانی ڕاگەاندن بکە سەیری ئەو هەموو میدیا کوردیانە بکات. پێم وایە زیاتر لە 35 تا 40 کەناڵی ئاسمانی کوردی هەیە. کامە کەناڵی ئاسمانی کوردی گزارش لە کەلتور و فەرهەنگی و گۆرانی مۆسیقای کوردی دەکات. یان بوارەکانی تری هونەر دەکات. وڵا ئەوەندە گزارشتی لەکە من باوەڵامێکە بەمەوە بەڵام ئەزانیت چۆنە گزارشتەکە ئەو جلەیە کە من لەبەرم کردووە ئەو جلە خەریکە ئەوە ژوا لە ناو دەچێت. خەریکە ئەو جلەیە کە من لەبەرم کردووە خەریکە لە ناو دەچێت. یەکشت کاک بورهان ینی بەشێک لە میدیاکان ئێمە باسی میدیامان کە ساراخان میدیا هاتە ناوە پێی وایە پاراستنی کولتور تەنها هەڵواسینی دوو جاجم و گۆزەیەک و تەرمۆزەیەک و ئەمە نییە حاجی وایە ینی پاراستنی کولتور ئەمە نییە ئەنی بەڕاستی ینی ئەگەر قەرار بێ من وەختی خۆی بە هەندێ برا دەری سینەماکارم وت بەرنامەیەکمان دروست کردوت مەگەر قەرار بێ سینەمای کوردی بە فەرشی سوور و دابەزینی ساری ڕەش و ئەوە بێتە بەردەرکی سەرا و بەر قەڵاقیت بە فەرشی سوور بە سینەما دروستکەن سینەما ئەوە نیە بەشێک لە میدیاکانی جوازانن کولتوری کوردی تەنها هەڵواسینی جاجم و چرایەکی فتیت چراکەش ئێرانی و چرای کولتوری و چرای کوردینیان یاگاتان لێ بێ و چرای کە هەڵی تەوەمانەوە ئێرانی و کوردینیان و هەروەها چوونەژێر کاریگەری کولتوری نێونەتەوەیە جیاوازەکان بە تایبەتی تورکیا من چمە ماڵێکەوە سەردانی هاوڕەیەک مەکەم کەسێک مەکەم هەز ناکەم سەردانی ماڵێکی کوردەواریەکەم هەستەکەم چمە ماڵێکی تورکەوە ڕاستە ئەمە هەموو کاریگەری میدیایە. ینی من بەشەی ئەعلامەکەی ئەوەی دکتۆری شارەتی پێدا سەوای لێ هاتووە سێ وڵات تەحکومەکە بەسەر لایەنی کۆمەڵایەتی ئەم وڵاتە مسلسلاتی تورکی ینی تورک بۆتە ئێستا عرف و عاداتی تورکی بە خیاناتی بە درۆزنی و بە هەموو شتێ خراپێکیان بۆتە عرفی ئێمە ینی بۆ تەحکومەکە بەناو عائیلەیە. دوو ئەگەر لەو کەمتر زەرری کەمترێبێ ئێرانیە ئێرانەکەش وازەحە چی بۆ مسلسلاتی ئێرانی. سێم ئەوەی کە تۆزێ بێزەرەر بێ مەسەلەی کۆریە کە کۆری هیچ عیلاقەی بێ ئێمەوەنی هەر کوشتن و بڕین و ئەم بابەتانێ ینی ئێستا کە چ زنجیرە هەیە توکەمانە متابعی هەیە ئەوجا چوارەمینیان بۆم بەستەرەوە بە مۆزوعی سیلەی ڕەحمەکەمان پێ ئەبەستم چونکە بووە تۆ سێر مسلسلانە بکە هەمووی ئیشکردن لەسەر بچڕانی سیلی ڕەحمەوە مشکیلێ زۆربەی زنجیرەکە ماعەد هەندی ئێرانی نەبێ ئەوش بە عرفی خۆیان تۆسێک باشتر هی ئێرانی بەڵام جاری هی تورکیەکە بەڕاستی وای کردووە دەیەها عائیلە لە لێرەوە ببچڕێت دەیەها تەلاق و یعنی تۆ ماقوڵە لە وڵاتێک وەکو کوردستان لە ساڵێکا 40,000 تەلاقە بێ آخر زۆر یعنی 40,000 تەلاق لە ساڵێکە زۆرە. ئەمە بەشەی ئەعلامەکەی بالفعل بەڵام هەمووشی ئەعلام نییە بەشەکەی تر خۆمانین بەشەکەی تر ئەو پەروەردە سەقەتەیە کە بەداخەوە لەسەر جەنابتان هەمومان دانیشتین دڵمان بۆ ئەختیارانە سوتا بەڵام من بەش بە حاڵی خۆم ئەڵێم ئەگەر ئەختیارەکانمان ڕیسپەکانمان ئێمەمانان تا حدێک ئەم جیدەش
ئەم جیلەش ئەگەر بێت و ئەم کەلتورە جوانەی ئەم وڵاتە نەپارێزن و نەوەکانی خۆمان جوان پەروەردە نەکەین لەسەر چی؟ لە جیاتی حەقت خۆشەویستی، لە جیاتی ڕقب بەدەمەوە چوون، لە جیاتی بچران سەردانی کردن، لە جیاتی ئەوەی لە یەک بخوێنین پێی بڵێن ئەمە غەیبەتە و ئەمە نەمیمەتە و ئەمە دوو زمانیە مەیکە، لە جیاتی ئەوەی کە ڕقم لە تۆ بێ کە دەوڵەمەندتر بووی لە من فێری ئەوەی کەم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه فێری ئەوەی کەم کە ئیماندار ئەو ئیماندارەیە چیم بۆ خۆ پێخۆشە و بۆ کاگورانشم ئەو پێخۆش بێ ئەمە نەماوە ئەمە ئەگەر ئەم جیرە گەورەیە بەشێکی ئێمەین بەڕاستی ڕاستە قیاداتی سیاسی ئەحزابی سیاسی ئەفکاری سیاسی دەوری هەبوو لە بچران و تێکچوونی شیرازی خێزان بەڵام بەشەکەی تری دەرەنجامی ئیهمالکردنی ئەو دایک و باوکەیە کە ئەم جیری بەجێهێشت بۆ ئەم کەلتورە ئەم دایک و باوکە لە دەرەنجامی مەشغوڵکردنی خۆی بە خوێندن بە دراسە دایک و باوک مستعیدە ساڵی 20 وەرەقە بدا بۆ مناڵەکەی دەفتەرێک بدا بۆ مناڵەکەی تا کولیەک تەواوەکە بەڵام مستعید نییە سەردانی ماڵی ئامۆزاکەی پێ بکە بڵێ ئەوە ماڵی پورتە ئەوە ماڵی مامتە ئەوە احترامیان بگرە سەردانی نازانی ئامۆزای کێ یعنی وەرە دەیەها کەس بزانە ئامۆزای خۆی ناناسێ نەک ئامۆزە بنعامەکەشی ناناسێ وای دێهاتووە نەمام لە کەسە پرسێ نە خاڵ لە کەسە پرسێ ئەوەیە ئەم دایک و باوکانەوەی کردووە بەشەکەی تری ئەمەیە ینی ئێمە مشکلە ئەوەیە ئەم مناسەباتەیانەی کە هەن خی گەورە بۆ مناسەباتی جەژنەی داناوە بۆ مناسەباتی عقیقەی داناوە بۆ مناسەباتی ولادەی دانەوە تا ئەم خێزانە کۆ بنەوە زۆرجار مناڵێم ینی خەڵ لە ڕووی شەرعی پرسیارمانێکەکە مامۆستا جایزەمە عید میلاد بکەین بۆ مناڵەکانمان ئەسڵ نەک جایزەیسە لەم سەردەمە من بەواجب بێزانم بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ عید میلاد بکەیت بۆ مناڵەکەت من و چوار برایتر کۆکەیتەوە عایلەکان کۆ بنەوە یەکتری ئەبینن ئێستاکەم مناڵەکانیشمان یەکتری نابینن بە ئۆنلاین ئەتاریەکەن جاران مناڵەکانتنش لە گروپەیەکە ئێستا کەس نابینێ کەواتە ئێمە یەک مشکلەمان هەیە ئەوەیە کە نا ئەوە تا لە ڕووی دینیەوە خۆمان عیلاج پێ ئەکرێ و بۆ علمی جەنابێت لە ڕووی ئاینیەوە سیلەی ڕەحم واجبە زۆر پیاو هەیە قەتعی سیلەی ڕەحمی بە ژنەکەی کردووە لێ ناوی بچتە ماڵی باوکرد یعنی چۆن نوێژ واجبە ڕۆژ واجبە سیلەی ڕەحم ئەنجامدان واجبە وەکو فەرزەکانی تر چونکە ئەمری خوایە حتا خوای گەورە بەنەسم بەچی ئەیباستێتەوە أفرمي فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أصلا فسادي سر أرز فسادي أخلاقي فسادي كومالاياتي فسادي سياسي لدرنجامي چية لدرنجامي بتراني سري الرحمة فساد يقين بيه هر مسؤوليتي سياسي هر قياداتك هر حكمراني هر ولاتك بيه پرورديكي جوان بيه ولات بولاتي خوي بزاني ملت به ملتي خوي بزاني نغدر لملتك انا باري اخوا بو لبروي ازاني ام ملتي خويتي كواتها پابندبون بمسألة سري الرحمة واجبي دينية يعني ازاني تو يك لو كساني من لا دوسير شوينا جارك لقل قنصلي امريكا ام قصيم كر ازاني تو حزاره لسر شاشد بنيان ادري يك لو انا سري الرحمه پیغمبری خاص آسان کلمه کاتی و مدینه چوارشت فیری خالق کاد یک افرمیتی أيها الناس أفشوا السلام همو تنجانم تنباش تنين كلا بيشكوتوني ولاتاني أوروبي وأمريكي وولاتانا چيا أشتيا بأشتي خلق رويش توي أشتي لدرنجامي تدرس بتا أشتي كوملايتي دروز نبي أشتي تدرس نبي كواتما يكم نقطة بيشكوتون دو أفرميتي أطعموا الطعام يعني يارمتيداني يكتري بيجيكي اقتصادي خود بقوتكي بيجي اقتصادي سيم أفرمي وصلوا الأرحام شوارن وصلوا بالليل وناسهم كواتا يكم عبادة صلة رحم اقتصاد أشتي بم دو أوروبا جنب قبل أمريكا متم إيه دوان تاني إما دوان مان هي دوانك إما كإستاكم ما بينوكو كوب بيجي كوملايتي كمان دريجينا كم وكا رون إما يكم صلة رحم مانية دون بعض عبادات مان هي باشا بلام دوانك ترمانية تا إستاك لم ولاته لو تيجي ما كدوته والشر بوي بيشنا كوتين دو بيجي اقتصادي مانية أو تا مفلسين يك دخيل ما باريتيانية أم دوانج لدز بدين هر أفوتين بلام أوروبا لاني اقتصادي هي ولا يعني أشتيش بوخوي برفا كردوها بلام أم دوانينية السيلة رحمينية لقرا عباداتينية من لين برسي وتمتو لخونا برسي فرعون بوتشي لنا وهو حزارك ديارة إذا برو عباداتي خوينك الدوم يعني شيء مسألة السيلة رحمة السيلة رحم يعني نماني كوملاياتية كواتا يك سيلي رحمكش من بمشي بمشي وازبي إما هيجي مانية كواتا إما زور بو خطرترين بو داروخان يعني من هم علم حزارة مادية كي أوروبا لخطرها للرؤية أو السيلة رحمي نمينة حزاركي إيمش أو حزارة بشرية همانة لاني كالتوري لاني أخلاقي مانية دستي بيو نجرين دست ما لها مانك ودرتي يعني نابين بخاوني جيلك يكتريب بناسن برا دست كان خوش مسيح شيء على الامباريو مسيح زرشتي وتوا وغير مسيحي زرشتي يعني توا يعني هلا زمان موسى باسي لي وكراوكا وكو إلى بدايته وش باسم كذ بيوندي خيزاني أساسا
ڕێزگرتنی مناڵەکان لە بۆ باوکو دایکی خۆیان ئەمە ئەساسە کە یەک لەمانە مەسەن کە باسی ڕەحمەکەین ئەماژم پێدا لە سەرتاوە ئەڵێ پەیوەندی ڕەحم لێ تێگەیشتێکی ئەڵێ گرنگە لە ئاینەکان لە ئاینی مەسیحی و مسلمانیش بەس لەم تێڕوانینە و لەم بۆچوونە ئەوەیە کە ئەویش بەردەوامبوونی ئەم پەیوەندیە لە نێوان خێزان و هەروەها خزمەکان کە ئەوانەی لە خوێن نزیک یەکترین لە خوێن و تاکیدکردن لە سەردانی یەکتری نەک تەنیا لە کاتی هەبوونی بۆنەکان قسەی مەسیحاوە بەڵێ نەک تەنیا لە بەڵکو لە ڕۆژانی تریش و ڕەنگە لە نێو زانایانی ئیسلام و فقەهاکانیش ئەو ئەوانەی شارەزایەن هەیە بۆ نمونە لەم بابەتەوە وەسپی بکەن بە وشەی وەسڵ ینی تەواصل ینی ئستمرار کە ئەمەش دش بە بچرانی هەر پەیوەندیەکە بەڵکو با بڵێن بە پێچەوانەوە ئەم بەردەوام بوونە لە پەیوەندیکردن هۆکارێکە بۆ بەردەوامی ئاشتی خێزانی دەستخۆش ئەم مشکلێ لە ناو پیرەکانی ئێوەشا هەیە ینی ئەو پچرانە کۆمەڵایەتە لای ئێوەش ڕەنگە هەیە بەڵام بەو شێوە نییە کە بڵێن پیر ئیهمال بکرێت چونکە ئەوەی کە ئەمە وەرمان گرتووە لە کتابی پیرۆز هەر پێویستە و ئەرکە سەرشانەکە بە با بڵێن ئەرشانی هەموو نەوەکانە کە خزمەتی پیرەکان بکەن و بەسوکایەتی سەیریان نەکەن ئەگەر پیر ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ ئەگەر ئارمەلە بێ جەناوی باش زانێ لە هاودیان لای دیانە باشە لە سۆران ئەگەر جژنی ڕەمەزان دێ یا لە نەمانجی ڕەمەزانە مەسیحەکان خواردن بۆ مسلمانەکانەکە ئەنی ئەوەندە تێکەڵاون لە هەندێک لە شەقڵاوەش جەناب دەزانی وایە بەس ئەم عادەتە لە ناو کوردەواری ئێستاکە شارەکان وەکو سلێمانی وەکو کە هەولێر بۆ نمرداتی هەولێر چونکە پایتەختە زۆر پێوەی دیارە سلێمانیش حتا بەڵام لە دەرەوەی شاروانیە ئێستاکە بڕۆ لە شەقڵاوە بۆ نمونە کە نزیکترین لە هەولێر خوا نەخواستە تازیەکە بێ یان بڵین شایەکە بێ بەخۆشی خاوەن تازیەکە ئاگای لە هیچ نییە بەس لێرەوە نییە ناو شار ئەو بابەتە خەریکە دابچڕانەکە دروستێ بەڵام تا حدێک لە 180 بەلای کەم لە دەرەوەی شارە گەورەکان ئەو عادەتە ماوە باشترە زۆر باشترە باش کاک بورهان چۆن پێ دوایە مەسەر نەگەر تۆ کار بەتەسێک بیت مامۆسایەکی زانکۆ بیت مامۆسایەکی ئاینی بی هونەرمەندێکی چوزانم ئەوەی پێتەکرێت چییە بۆ چکە پێما بێ بە بۆچوونی هەمومان وەکو دین وەکو لایەنە کۆمەڵایەتی و میدیاییەکە جەناب دۆکو هونەرمەند و ئێمە ژۆکو میدیا پێمان وایە دیاردەیەکی نەشازی کۆمەڵایەتیە بۆیە ئیشمان لەسەر کردووە هەمومان هاوڕین لەسەرەوەی کە ئەم دیاردەیە جێ هەڵوێستە لەسەرکردنە وەکو حاجی کاروان وتی یانی ئەمە یەکێکە لە بڕبڕی پشتی شانازەکانمان و پێکۆژیانەکانمان لە کوردستانە پێکۆژیانمان لە کوردستانە قسەکە چیە ینی ئەگەر تۆ بەپی ئەو پێگەی کە هەتە لە کوردستانە پێ دوایە چیت پێکرێت پێ دوایە چۆن دەست پێ بکەین وڵا کاک دەروون تەبان ئەوە کاری تاکە کەس نییە دەبێت دەوڵەت چەند وەزارەتێک بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ئەو وەزارەتانێکەوە پەیوەنددارن و حکوومەت دەسەڵات ئەوانە دەبێت هەماهەنگن بۆ ئەوەی کەوا کارێک بکەم بۆ گەڕانەوە بۆ ئەو مێژوەی کە پڕ لە ئەحساس و پڕ لە جوان و پڕ لە پەیوەندە کۆمەڵایەتێکە بۆ من شتێکت بۆ وە کەناڵەکانی ڕاگەیاندن من بۆیە زیاتر لەسەر بابەتەکەی خۆم قسە دەکەم وەکو هونەرمەندێک 4 ساڵ پێش ئێستا کەناڵێکی ڕاگەیاندنی ئاسمانی تەلەفۆنی بۆ من کرد گوتی حەز دەکەم بێ قاوەیەک بخۆی لە ئەم وڵات چون دانیشتم لەگەڵیان کوتی بە حکومەوەی کە باگراوندێکی مێژووی هونەری تێوە تەمەنێک لە ناو بواری گۆرانی مۆسیقای و هونەر و وەرەکانی تردا هونەر کار دەکەی پێمان خۆشە کارێک بکەی بەرنمەیەک کە گزارش لە بواری مۆسیقا و گۆرانی بکاتن بۆ کەناڵەکەمان و ئێمەش بۆی بتوانین کە بەرچاوی ڕوونیمان هەبێ بتوانین بەرنمەکە سەرکەوتنی تێدا بدەین من گوتم وەڵا پێم خۆشە بەڵام بەرنمەیەک بێ لە خزمەت بە ئەرشیفکردنی گۆرانی ڕەسەنی کوردی مۆسیقا بێ و بەرنمەیەک بێ خەڵک و 4 کەسین ئێمە دانیشتین لە ماڵێ شەرمت پێ نەبێ کە سەیری بەرنمەکە بکێ ئێستا هەندێک لە کەناڵی ڕاگەاندن هەندێک درامەوە هەندێک گۆرانی پەخش دەکەن بەڕاستی ئینسان شەرم دەکات لە ماڵێ ئەگەر بەخۆشی بیان ماڵەوەی بیان میوانی هەبێ ئەو بەرهەمە بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بەڵام من هەندێک شتم باس کرد گوتی مامۆستا وەڵا داوای لێورن دەکەن تم منەوە خۆ بەخش دێم
گروپی مۆسیقیش وا ئەندازەی دەنگ و تر هەموو شتەکانی کە باس بکرد گوتی وڵا داوای لێ بردەکەم گوتی بۆ گوتی وڵا ئێمە کەناڵێکی ئەهلین گوتم گوتی ئێمە زیاتر بیرکردنەوەمان بۆ بزنزە نەک ئەوەی کە تۆ باز دەکەی ئێمە لەگە خەڵشتکە قسەمان کردووە دەتوانین بە 2 مۆسیقی 3 مۆسیقی ئەو کارە بکەین گوتمەڵە ئەوە بە من ناکەی بەڵام لێرەدا وەکو جەناب پرسیاتکە چۆن چارەسەر دەکەی چارەسەر ئەوە دەوڵەت پەرلەمان حکومت بە یاسا ئەو کارانە چارەسەر دەکەی کەک دەروون باوەڕت هەبێتن من وەکو هونەرمەندێک بەتەحەداوە یەک حزب حکومت وەزارەتی ڕۆشنبیری هاوکاری منی کردی من هەموو کارەکانی کە کردومە لەسەر جیرفان و لەسەر ئەستۆ بە وەزیفەی خۆشمی دەزانم بەڵام لە هەمان کاتدا بۆ کەسێک غەیرە کورد کە ئەمە پەیوەندی چییە بەسیری ڕەحمە چۆن پەیوەندی نیە چیە پەیوەندی کاک دەروون من دێمە ناو شاشەی تەلەڤیزیۆن من دێمە ناو شاژێ مەبەستەوەی ئێوەمانە ئەگەر بێنە سەر تەلەڤیزۆن ئیش لە سەرگەڕانەوەی کلتور و پەیوەندی کۆمەڵایەتەکانەکەن بەڵام کەسێکی بێمنەت و بێشەعور کە هێتە سەر تەلەڤیزۆن ئیش لەسەرەوە ناکە بەڵێ من کە باسی ئەوە دەکەم من کە هاتمە سەر شاشەی تەلەڤیزیۆن چونکە هیچ کەسێک مەبەستم بووتم هیچ کەسێک نییە لە ماڵی خۆی ینی لە 24 ساعت 5 ساعت سەیری ئەو شاشەی تەلەڤیزیۆنە نەکاتن باشە لەو 5 ساعتە تۆ پێویستیت بەوەیە درامایەکی کوردی جوان پێویستیت بەوە کلیپێکی کوردی جوان بێ پێویستیت بەوە هەیە بکە بە دوا قسە دوا قسەمەوە جا من لەو ڕوانگەوە بیر دەکەم و وەکارم بۆ ئەو هینە کردووە بەڵام لە هەمان کاتدا کە دەڵێم دەسەڵات و باوڕەتە بێ خەڵکێ لە وڵاتەدا پارەی حکوومەت و پارەی دەسەڵات و پارەی هەرێمی کوردستان و پارەی خوێنی شەید و ئەو فەقیرانەی کە دەبینی ئێستا بێموچەند هەم پارەیەکی زۆری بە هەدەرداوە بۆ کلیپی بێگانە بۆ کلیپی عەرەب بۆ کلیپی کاکە من ئەینە لەکە بە چی یاسایەک تۆ پارەت بردووە چۆن دەتوانی سەرفیکەی چی یاسایەک ڕێی بە تۆ داوە ئەو پاراناگەر بە هونەربەندی جددی بیرێ دەتوانێت ئەم دیاردانە چارەسەر دەتوانێت ئەم دیاردانە بگرێت باوەڕت هەبێت دەتوانێت بەشێکی زۆری ئەم دیاردانە چارەسەر بکە و دەتوانێت کار ئاسانی بۆ حکوومەت و بۆ وەزارەتە پەیوەندیارەکان بکاتن بۆی بگەڕێنەوە و ئەو ئەحساس و ئەو جوانی کە لە پێشەدا هەبوو بگەڕێتەوە باوڕەتە بیتین ئێستاش من بۆ شاکارەکانی مەحوی و نالی و ساڵەکان سەپۆرت بۆ قسەکە و سەپۆرت بۆ قسەکە و گۆرانەکەی جەناب تیشی تێگەم کاتێک کە پیا و گوێی لە گۆرانی لەگەڵ عشقای جەنابتە بێ حەزەکە عاشق بێ کاتێک پیا و گوێی لە گۆرانیەکەی دایی زەکەریا بێ حەزەکەی تونگ باوش بەدایک تاکەی کام کاتێک عشقی ئێستا نا ئەو عشقی کە لە مێژوودا بوو دەستخۆش دوا قسەم بۆ بکە سارە ئێمە باسی سیلەی ڕەحمەکەین لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی بەڵام بیرمان نەچێ بەڕاستی لە ئێستادا جەنجاڵی و ئاڵۆزی ژیان بەڕادەیەک زۆر بووە زۆر جار خەڵک خۆشی دەبیرەچێ نەک پەیوەندی کۆمەڵایەتی ئەمە ینی دەتوانین بڵێن هۆکاری سەرەکیە کە ژیانی شارستانەتی گۆڕانی بەسەرا هاتووە بەڵام من کۆی قسەکانم کورت بکەمەوە لەوەی کە چی بکرێ باشە پێچەوانەی هونەرمەندی بەڕێزمان من دەڵێم دەبێ ئێمە لە خۆمانەوە سەرەتا هەنگاو بنین چاوەڕێی حکومت نەکەین چکە هەر یەکێک لە ئێمە هەز بەم واقعە حاڵە ئەەکەین درکی پێ ئەەکەین بەڵام هەنگاوی بۆ نانین بۆ نمونە ئێمە پێویستمان بە هۆشیاری کۆمەڵایەتیە پێش هەموو شتێک لە منەوە لە تۆوە لە خێزانەوە بۆنەوەکانیان لە قوتابیانی زانکۆوە کە ئاڵودەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانن هەر یەکێک نەک قوتابیانی زانکۆ هەمومان پێشەوەی بەرنامە دەست پێ بکە هەموو مۆبایلمان پێبوو هەر یەکێکمان سەرنجما تۆڕە کۆمەڵایەتەکانی کردبووەوە بۆیە ئەمە تۆڕی کۆمەڵایەتی نیە تۆڕی گۆشەگیریە حەقەوای ناو لێ بنین بۆیە پێویستە بەڕاستی ئێمە هۆشیاری بەکارهێنانمان هەبێ بۆ ئەوەی چیتر نەکەوینە ژێر دەستخۆش کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان دەستخۆش بە کورتی خاڵ بەڵام من دکتۆرە ڕوژان تۆ ئەگەر لە ماڵەوە لە خۆتەوە دەست پێ بکەی یان لە ماڵەکەتەوە دوای بۆ گەڕەکە دوای بۆ شارەکە بەڵام تۆ ئەگەر ئەو کەناڵە ڕاگەیاندانە ئەگەر کار لەسەر ئەو بابەتە نەکرد و دەوڵەت و حکوومەت پشتیوانیەوە باوەڕتە بێ ئەگەر لە خۆشتەوە دەست پێ بکەی پێم وانێ سەر دەستەکانت خۆش دوا قسەم بۆ بکە 30 ثانیە زۆر سوپاس من هەر 30 ثانیە بۆش پێش ئێستاش ینی تقریبا جان ببوورە من بابەتەکە منە گرنگ بوو مناقەشەکەمان ئەوە نەخۆش بووە سەیری ئەو نمونەتان زۆر و چارەسەری ئەم کێشەیە بە ئاسانی ناکرێت چونکە گۆڕایە مجتەمەعەکەمان گۆڕا بەعام وەسایلیش متوفر هەموو شتێک ینی ئێستا لە ماڵەوە کە دانیشی لە سەیری خێزان دایمەن من ئاستی خێزان وەردەگرم
هەر یەکە مۆبایلەکەی بەدەستەوەیە کە سەیری کەس ناکە کە دوو قسە لەگەڵ کەسی تر ناکە لە ماڵەوە کەس ناخواردنی کەشیان پێکەوە نییە لە یەک وەز بە ئێستا ئەگەر ئاگادار بن لەوشتا پێویستە ئەمە خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین لە خێزانی بچووک دەست پێ بکەین ئەمزا کۆمەڵگا دەسەکانی خۆش و یارڕەبی نمونە زۆر بێ من بەخوا کە بەرناماکەم ئاگام لەوە نامێنێت چێکاتی و چێکاتی نییە بە گەوری خوبمان بوورە و ئەو حاجی شوتی کاتەکەی من بەبوو حاجی جان دو قسم بۆ بکە دوو شەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە بە نۆشت ئەمری بە من کردو یەک لەوانە ئاعفو عن من ظلمني وأصل من قطعني ئەو کەسە عفوکەم کە زوڵمی لێ کردوم و سیلێ ڕەحم جێبەجێ بکەن لەگەڵ ئەو کەسەی کە پشتی لێ کردوم ئەگەر مە بکەینە قاعیدە دابچڕانە خێزانەکان و دروست نابێت شیرازی خێزانیش دروست نابێت کەواتە لە دڵەوە بێ دەست پێ بکەین ئەگەر دڵەکان پاک من بەرامبەریەک دڵەکان گەورە من بەرامبەریەک خۆشەویستی لێرەوە دروست بێ ئەو خۆشەویستی وا لە منەکان من لە خزم و کەسدانە بچڕێم لە جیاتی ڕق و حەقد و چینە خۆشەویستی لێرە زەرعەکەم ئەو کاتە پەیوەندی کۆمەڵایەتەکان نابچڕێ یارڕەبی دەسەکانە خۆش بێ کە دەستمان کرد بەم بەرنامەیە پێما بوو دیاردەکە ینی دیاردەکە کەمترێتەوەی بەرنمێکی گەورەی بۆ بکەین بەڵام بەڕاستی وجودی ئێوە و دانیشتنی ئێوە لە هەموو ڕۆکانەوە وای کە لێرەوە بە لایانی پەیوەندیدار بڵێم بە حکوومەت بڵێم دەردی کاکبورهان وتی بەڕاستی هوەر ئەتوانێت چمکێشی سەرەکی ئەم بابەتە بگرێ بەلایانی پەیوەندیدار دەڵێن میدیا ئەتوانێت چمکێشی سەرەکی ئەم بابەتە بگرێ دوای ئەمانەش بەڕاستی لە تاکەکانەوە و لە پیاوە ئاینیەکانەوە و لە مامەساکانی زانکۆ و لە چی و لە چیەوە بەڵام ئێستا بمانوو نەنامەنێ چاوی زۆر بەمان لەسەر میدیا و سوۆشال میدیایە ساراخان قسەیەکی جوانی کرد ینی بەڕاستی ئەمەی کە ئێستا بەدەستمانەوەی و پێمان وایە لە ڕێ ئەم شاشە بچووکۆ ئاگامان لە یەکترێ بێ ئەمە تۆڕی گۆشەگیریە نەک تۆڕی کۆمەڵایەتی بۆ کوردوای لێ هاتووە بەڕاستی لەبەرەوە یەکێک لەو شانازیانی کە ئێمامان بوو من بە یەک چیرۆکی کورد کۆتایی بە بەرنمەکەیانم بیرمە لە ساڵانی ڕابردووە یەکێک لە هاوڕێکانم لە بەریتانیا گەڕابەوە خێزانەکەی ئینگلیز بوو بەڕاستی لەسەر وەختی گەڕانەوەیانە خێزانە پوری ئەو ڕەفیقەم ئەمری خوای کرد بەڕاستی وتی شەوکە لەسەر جێ بووینەوەمانە خێزانەکەم پێی وتموتی فڵانە دێتەوەنە دەوڵەمەند بووی ئیشە بە ئەوروپا چی بوو داوای ئەوە تەکروتم بە چی زانی دەوڵەمەند بووتی ئەوە هەموو خەڵکە چی بوو هات بوو پارەتان نابوو بۆ هەموو خەڵکەیەکی خێمەیە بەزدێکی ئاوێ جێرا کوروتی پێم و دەوڵەمەنی چی ئەمە کللتورێ ئەمە هەروین یانی ئەمە هەچ کەسێکی تر بمرێ ئەمە ڕواایە تەسەورەکەی بە زۆر دوای هەشت مانگ لەبەر ئەو قسەیە بە زۆر بردەوە وتی تۆ ساحبی ئەم کللتورە گەورەیەن ئیشە چییە بە وڵاتێکی سارد و ساردی و سارد و سڕی ڕۆژئاوە بەڕاستی جا ئەوەی کە باسمان کردەوەی کە بینەر بوون ئەرچی هەر هەمومانە لە میدیا لە هونەرمەندان لە مامۆسایانی ئاینی لە مامۆسایانی زانکۆ لە هەر تاکێکە شانازی بە گۆشەگیری خۆمانەوە نەکەین شانازی بپچرانی پەیوەندیەکانمانەوە نەکەین پارانەوەیە گەپارڕێمەوە لە بەشێکی زۆر لە میدیا گەورەکانی کوردستان کە کاریگەریتانەیە تکایە کاریگەریەکانتان با ئیجابی بێ ئاوڕێک لەم دیاردانە بنەوە کاتێک کە گۆمێک گەشتڵەکەینێ من بۆ خۆم کاتێک کە لە میدیایەکە و بەرنامەیەکی جوانە بینم هەستەکەم گۆمەکەی شڵەقانەوە بەشی منیشە کە لە سوچێکی ترۆ بەرنامەی لەسەرکەم ئێمەش کام دیاردانەکەین ئەمانە پرسی گەوری کۆمەڵایەتین با بە هەمومان دەستی بینێ گۆڕانکاریەک لە کوردستانە دروستکەین هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش سوپاس بێش.